ناوەندی حەوت ڕەنگەیەکێکە لە ناوەندە چالاکەکان کە هەمیشە ناوەندێک بووە بۆ نمایشکردنی نوێترین کارە هونەریەکانی هونەرمەندان و لە ئێستادا دروستکردن و دامەزراندنی گەلەری حەوت ڕەنگە بە بەردەوامی وەکو پێشانگایەکی هەمیشەی بەردەوام دەبێت و گەلەریەکی تایبەت بە ناوەندی حەوت ڕەنگە دەبێت کە هەمیشە پێشانگای شێوەکاری تیادا بەردەوامی هەبێت. قسە و باسی زیاتر لەسەر کارەکانی ناوەندی حەوت ڕەنگە و بە تایبەتیش ئەم گەلەریە نوێیەکەم بە میوانداری زۆر بەڕێز بەختیار سەعید بەڕێوەبەری ناوەندی حەوت ڕەنگە. کاک بەختیار بەخێر هاتی، بەخێربێی سەرچاومان. بیرۆکەی دروستکردنی گەلەریەکەیان پێش ئەوە پێشتر گەلەریتان هەبووە؟ سەرەتا نەگووە گەلەری بەس شوێنێکمان هەبوو بۆ نمایشی تابلۆ، بەڵام دارە ئەو تایبەتمەندیانی کە گەلەری هەیەی جیاواز لەوەی کە تۆ شوێنێک تەبێ شێوەی با بڵێن دوکانێک وەربگرێت. هەر لە سەرەتای دامەزرانی حەوڕەنگەوە ئێمە بیرمان لەوە کردبەوە خەونمان بوو کە حەوڕەنگە بڵێن گەلەریکی تایبەت بە خۆی هەبێ، چونکە بناغی دامەزراندنی بیرۆکەی حەوڕەنگە لەوە سەرچاوی گرتۆ کە ئێمە چۆن کاری هونەری کوردی هونەرمەندانی خۆمان بکەینە کللتور. بۆ نمونە لە جاتیەوەی کە لە شوێنێکە لە ماڵێکە لە ئۆفیسێکە لە میوان خانەیەکە تابلۆیەکی هونەرمەندێکی غیرە کوردی کۆپی کراو دادرێت، زۆر گرنگە ئێمە تابلۆی هونەرمەندێکی کورد و خەڵکی سلێمانی یاخود هەرێمی کوردستان هەر کوردێک بێت لە بەشەکانی تری کوردستان دابنرێت، چونکە مەنەریتێکە ڕازگرتنە لە کاری هونەری هونەرمەندان لە هەمان کاتەلایەنێکی کللتوریە کە بۆ ئێمە جێی سەرنج و تایبەتمەندی هەیە. بۆیە بەردەوام ئێمە کارمان لەسەرەوە کردو کە چۆن لە ڕاگەی پێشانگاکانەوەوانە هەلی ئەو نەریتە دروستکەین، توان بەڵام دڵخۆشین کە هەوڵێکمان ناوە بەڵام لە ئاستێکی دیاری کراوایە. زۆر باشە. کاک بەختیار مەرجەکانی گەلەری چینیانی بە پێی ستانداردی جیهانی دەرە گەلەری پێویستی بە کۆمەڵێک تایبەتمەندی هەیە جیاوازە کە لە دوکانێکە تۆ کۆمەڵە تابلۆ هەبێ. گەلەری پێویستی بە پانتاییەکەیە، پێویستی بە دروستکردنی عەقدێک هەیە لە بینی تۆ هونەرمەندانە، پێویستی بە کوالیتی کارەکان هەیە. لە هەمان کاتە پێویستت بەوەیە کە خەتێکت هەبێت کە بڵێ من لەسەر ئەم جۆرە بۆ نمونە هەندێک لە گەلەریەکان جۆرێک لە ستایلی هونەرمەندەکان یاخود قوتابخانە هونەریەکان دیاریەکە. بۆ نمونە هەندێک گەلەری هەیە ئەڵێ ئێمە بەس کاری واقعی نمایشەکەن، هەیە ئەڵێ سریالی بەڵێ، یان هەیە هەمە چەشنە. گەلەریەکەی ئێمەش دارە دامان ناوە کە بڵێن هەمە چەشن بێت، چونکە ئێمە ناتوانین یەک ستایل یاخود یەک قوتابخانە بکەینە بەرهەمی گەلەریەکە، چونکە ئێمە کار لەسەر حەزە جیاوازەکانی خەڵکی ناو کوردستانەکەن، چونکە هەموو حەزەکان جیاوازن، یەک جۆر حەز نییە. سەبڵێن هەیە زۆر عاشقی تابلۆیەکی با بڵێن سروشتە، بەڵام هەیە حەزی لە پۆرترێتە، هەیە حەزی بە کارێکی مۆدێرنە، کەواتە تۆ ئەبێ لەناو ئەم گەلەریە هەموو حەزەکان کۆ بکەیتەوانێ. ڕاستە. ئەم گەلەریە کارەکانی کێیتیان نمایشەکرێت؟ دیارە ئێمە بە دوای کوالیتی هونەرمەندان ئاگەڕێن. دیاری من نەکردو کارە بێ هونەرمەندانی سلێمانی بێت یاخود باشووری کوردستان بێت، ئەکرێ هونەرمەندانی ڕۆژاوی کوردستانی تابێ، ڕۆژهەڵاتی تیا بێت و هەروەها ئەوانی کە لە ئەوروپا ئاژین. بەڵام ئەوەی گرنگە ئەو ستایلە ئەو تایبەتمەندیت چیە کە تۆ ئەی بەخشیت کاتێکاتەوێ داوای تابلۆیەک لە هونەرمەندێ بکەیت. دەرەتەوە بێت پێشبینیەکی ئەوەت هەبێت کە بۆ داوای تابلۆ بوون منە لە فڵان هونەرمەند دەکەی. هەستەکەی تۆ ئەتوانیت لەو بەڵێن چوارچێوەی کە گەلەریەکەت ئەیخوازێت نزیکایەتێک هەبێت لە جۆری ئەندازەکانەوە، ئەندازەی تابلۆکانەوە، لە ڕووی تەکنیکی ئیشکردنەکانەوانە. بەتەبەت ئێمە لە قۆناغی سەرەتاین زۆر گرنگە بەلامانەوە کارەکان کە وەریەگرین کوالیتی بێت، چونکە سەرەتاکە کە بە کوالیتی دەستی پێ کرد بە کوالیتی ڕاتە پێشەوە. ئەگەر بە خراپت دەستی پێ کرد دوایی چاکردنی زۆر زەحمەتە بێت. ئەو سەرەتایە بۆ ئێمە زۆر گرنگە و ڕازگۆم لەگەڵ تا زۆر قەلەقیشم لەگەڵیە، چونکە ئەو سەرەتایە زۆر زەحمەتە کە هەڵبژاردەکان بکەی. بۆیە ڕادێش لەگەڵ کۆمەڵە هونەرمەندەکەم کە ئێمە ئەم سەرەتایە چۆن دەست پێ بکەین. بۆ نمونە هەر بۆ دروستکردنی گەلەریەکە چەند هونەرمەندێک مێناو ئەمە فەزای شوێنەکەیە چی تیا بکەین باشە، ینی بۆی تەنها ڕەئی من نەبێن، ئەبێ ڕەئی کۆمەڵە هونەرمەندی بە ئەزمون هەبێت کە لە من ئەزمونتریان وەکو ئەزمونترن و لەمان کاتە هونەرمەندیش. خۆت تا ئێستا دیاریت کردووە کە کاری چەند هونەرمەند لە ناو گەلەریەکەیان نمایشەکرێت؟ وەکو ژمارەنا، بەڵام کۆمەڵە هونەرمەندم دیاری کردووە لە ناوشاری سلێمانی، لە کەرکووک، لە هەولێر، لە دووهۆک، هەروەها بە هەندێ بڵێن شوێنەکە تەنها تابلۆ نابێ، پەیکەری تیابێت، سیرامیکیشی تیابێت،
لامان کاتە بیرم لەوە کرد و تێمە کتێبخانەیەکمانە بێ ئەو چاپکراوانی کە تایبەتە بە هونەری شێوەکاری لەویا هەبێت لامان کاتە مەجموعەیەک زۆر فیلمی سینەمایی هەیە کە تایبەتە بە ژیانی هونەرمەندەکان بۆ نمونە چەندەها فیلم هەیە لەسەر ژیانی ڤانکۆخا بیکاسۆیە و هەتا دوایی ئەمانە بۆ تەلەبەی پەیمانگا و کۆلیژەکانی هونەر زۆر گرنگە بەواقعی ژیانی بیکاسۆ ببینن هەرێک لە هونەرمەندانی تر ببینن لە هەمان کاتە دروستکردنی کۆمەڵێک پۆستکارت و ئەو شتانی کاچێتەوە بابی هەم گەشتیاری هەم هونەریە واتە تەنها ئاڕاستی بیرکردنەوەکە تەنها تابلۆ نییە گلەی زۆری شێتە سەر بێگومان بەدڵنیایی زۆر باشە ئەمانە وەکو پێشانگایەکی با بڵێن هەمیشەی ئەکرێتەوە ینی هەمیشە ئەو گەلەریە کراوەیە بەردەوام کراوە بێ بەڵێ چونکە ئێمە ئێستا یەک کێشەمان لە ناو شاری سلێمانیە هەیە بۆ نمونە تۆ میوانێکت دێت بەڵێ پێ دەڵێت کوردستان خانە منەمەوێت پێشانگایەکی شێوەکانی ئەم شارە ببینم ئەو شوێنە کوێکە تۆ ئیبیت هیچ شوێنەکمان نییە ئەم شوێنە ئەبێتە ئەو جێگرەوەیە کە هەر کەسێ بێتە سلێمانی ئەتوانێت سایل و ئاستی با بڵێن کاری هونەری هونەرمەندانی کورد ببینێت لامان کاتە ئەکرێت ئەو خەونەی کە حەوڕەنگە کاری بۆ کردو کە ئەویش بە کللتورکردنی کاری هونەری هونەرمەندانی کووردە ئەوەشتی تیاجەبەجێ کاتە با بڵێن فرۆشتنیشی تیاکرێت بەدڵنیایی زۆرجا پرسیاری ئەوە کرێت بۆچی لە پێشانگاکانە با بڵێن تابلۆکان نرخیان لەسەر نییە لەوێش بە هەمان شێوە ئەبێ ینی بێ پەیوەندی بە بەڕێستەوە بکەن یاخود من ئەگەر بێمە با بڵێن حەوت ڕەنگە و تابلۆکان ببینم بۆ خۆیان با بڵێن دیتێڵەکە و لە هەمان کاتیشدا نرخەکەشی لەسرە ئێمە بۆ هەموو تابلۆیەک یەک ڕکلاممان دروست کردووە ناوی هونەرمەندەکە ئەندازەی تابلۆکە لەگەڵ ماتریاڵ و نرخەکەشی لەسرە بێت ئەو کاتە تۆ پێویستت بە پرسیارکردن نابێت هەموو شتەکان لە بەردەستا هەیە ئەو کاتە ئەکەوێتە سەر هەڵبژاردنەکەیتەوە زۆر باش لە کاتی با بڵێن پێشانگەی شێوە کارانە یاخود لە کاتی ئەو چالاکیانی خۆتان کە تایبەتە بە ناوەندی حەوت ڕەنگە ئەو کاتە ئەو چالاکیانە چۆن بەڕێواچێ ئەو چالاکیانە بڵێن بەشێکی ئەچێتە دەرەوەی ناو گەلەریەکە چونکە مەساحی ئەوەی چالاکیەکە زیاترە لەو شوێنە ئەستا بۆ نمونە ئێمە لە ناوڕاستی مانگی داهاتووە پێشنگایەکی گەورەمان هەیە بۆ کۆمەڵە هونەرمەندی ڕۆژاوە ڕۆژهەڵات ببوورە لەگەڵ کۆمەڵە هونەرمەندی فارسایە کە لە تارانەوە دێنە شاری سلێمانی ئەم مەساحی تابلۆیانە لە ناو گەلەریەکە جێی نابێتەوە ئەو کاتە تۆ پێویستت بە مەساحەیەکی گەورەترێ ئەبێ بیدەیتە دەرەوەی ئەوە لە من کات ئێمە ساڵانە دیداری کاریکاتێری نەودەوڵەتی کوردیمان هەیە کە بەردەوام زیاتر لە 150 کاریکاتێر ئێمە نمایشەکەین ئەم 150 کارە لەوێ جێی نابێتەوانێ کەواتە گرنگی ئەوەیە تۆ ساڵانە ئەبدەیتی جۆری بیرکردنەوەی خۆت کاری خۆت بکەیت ئێمە بڵێن بۆ ئەم ساڵ کۆمەڵک بیرۆکە هەیە کە هیوادارم وەکوی کە بەرنامەمان بۆ داناتوانین جێبەجێ بکەین بۆ نمونە ئەم ساڵ بیرمان لەوە کردوێتەوانە جگە لە 4 پارچەی کوردستان لەکوێ کورد هەیە ئێمە بتوانین هونەرمەندانی ئەو شوێنە نبێنینەوە شاری سلێمانی بۆ نمونە پەیوەندیم لەگەڵ کۆمەڵە هونەرمەندی کورد لە جۆرجیا کردووە لە رووسیا لە ئەرمینیا لە قرغستان ئەمانە لە هەر شوێنێک کەسم دۆزیوەتەوە ئێستا بە تەماین هەمیان کۆکەینەوانە بە یەکەوە پێشنگایان لە سلێمانی بۆ بکەینەوە زۆر باش ئەو کۆنتاکتی تۆ چەندێک یارمەتی دەرە بۆ کۆکردنەوەی هونەرمەندان لە هەر 4 پارچەی کوردستان وە لە وڵاتانی دراوسێ و وڵاتانی تریشەوە تەنانەت ئەو کۆنتاکت چەندێک گرنگە بەدڵنیایی سەرداری هەموو شتەکانە چونکە ئەو کاری کە بۆ کەسێک زۆر زەحمەتە بۆ تۆ زۆر ئاسانە بێت من مانگی دەکە و سێمێن سمپۆزۆمی سلێمانیمان هەبوو یەکێ لە هونەرمەندەکان کە لە ڕۆژاوە هاتبوو وتی بەختیار تۆ بەبێوەی سەردانی ڕۆژاوای کوردستانت کرد بێ هەموو هونەرمەندانی ڕۆژاوا تۆوە ناسن کەواتە پەیوەندیەکان بۆتە سەبەبی ئەوەی کە تۆ بەبێوەی سەردانی شوێنەکەت کرد بە بەبێوەی کەسەکان ببینیت کەسەکان تۆ ئەناسن ئێستا لە هەمان شێوە لە دیداری کاریکاتێرەکەیە کەم سایتی جیهانی کاریکاتەر هەیە ڕێکلامی بۆ ئێمە نەکردوێت زۆرترین گروپەکانی کاریکاتێر بوونەتە هاوڕێمان ئێستاوام لێتەوە لە فەیسبووکە خەڵکی کاسڕمەوە بۆیت هیچی تازە وەربگرم چونکە بەش ناکات ئەوە بەتە سەبەبی ئەوەی کە ئێمە تقریباً 40 ڕۆژە ڕێکلامان بۆ دیداری کاریکاتێرەکە کردووە بەڵام زیاتر لە نزیکی 30 بۆ 35 وڵات بەشداری کردووە کەواتە پەیوەندیەکە بۆ کارە بۆ ئەمەی کە دروست بێ کاتێمە لە پۆڵانیا داوە لە هونەرمەندێکی کاریکاتێرەکەین ئەڵێن حەزەکەین تۆ
ببیتە لیژنە و ڕاستە و خۆ ئێکسەرەڵێ باشە کەواتە پەیوەندی دروستی کردووە. ئەم پەیوەندیانە سەرداری هەموو کارەکانە بۆ سەرکەوتن. زۆر باش ئەم گەلەریە وات لێ کات کە لە ئێستا و پلاندانی بۆ چەندین پرۆژەی داهاتوو یان پلانت داناوە بەدڵنیایی بەپێی مانگەکانە سەر بڵێن لە مانگی دووەوانە تاکو مانگی 12 بەرنامەدانراوە، بەڵام ڕازگۆ بم نازانم لە سەدا چەندی ئەم بەرنامانە وەکو خۆی مەبەستم هەر جێبەجێ پلانە کۆنەکانی پێشتری حەوت ڕەنگە کە لەسەری ڕۆشتویان پلانی نوێتان داناوە بۆ ئێستا بڵێن لەگەڵکردنەوەی ئەم گەلەریە لەگەڵەوە بەشانەی کوردستانی دەرەوە با بڵێن وەکو جۆرجیا و ئەوانە وا قسەمان کردووە کە ئێمە ئەوان داوەتەکەین بۆ سلێمانی ئێمەش بچین لە لای ئەوان پێشانگا بکەینەوەوانە. یەک دوو هەوڵمان هەیە بۆ وڵاتە عەرەبیەکان هەم بۆ مسر و هەم بۆ قەتەر هەوڵ هەیە، بەڵام نازانم هەوڵەکان تا چەندە چێتە جێگەی خۆی. واتە کارەکانی ئەم ساڵمان ڕوو لە دەرەوە کات هەم دەرەوە بێنینە ناوخۆوان بڵێن ئەوە ئێمە شارێکمان کە ناوی سلێمانی و پایتەختی ڕۆشنبیریە لامان کە دەبچینە ناو ئەوانش و ئەوانش بناسین. زۆر باشە. بابەتێکی زۆر گرنگت باس کرد فرۆشتنی کاری هونەرمەندانی کورد. چی بکەین بۆ ئەوەی کە ئەمە ببێتە کللتور و خەڵک لە کڕینی تابلۆی کۆپی دوور بکەوێتەوە و هەوڵ بدات کاری هونەرمەندانی خۆمان ئیترەگەر هونەرمەندانی پارچەکانی تری کوردستانیش بێ لە ماڵەکانیانە لە بری تابلۆیەکی کۆپی با بڵین دابنرێت. دیارە دروستکردنی کللتورەکە بۆ دەستپێکە کابێت لە ڕووی نرخەوە کەمێک ئاسانکاری بۆ خەڵک بکرێت، چکە بەڕاستیەگەر نرخێکی زۆر بێت لەوانەیە هەموو کەس بەو نرخە نەوێرێت. ئێستا من تابلۆم لایە بەڵام لە $200 تایەتی تا $5,000. کاتێک کە تۆ نمایشێکەکەیت کەسەکەیە سەیری تابلۆیەکە کا $5,000 پێدراوە، ئێو لەوانەیە لە ساڵێک کات $5,000 داهاتی نەبێت، ناتوانێت $5,000ەکەی پێبات، بەڵام کاتێک کە پێڵێ $200 توانای کڕینەکەی ئەبێت. بەشێکی تری ئەوەیە ئێمە لە ڕێگەی وەزارەتی گەشت و گوزارەوانە بتوانین بڕیارێکمان هەبێت کە هەموو ئەو شوێنانەی کە خەڵکی غیرە کوردی تێیەت وەکو میوانخانە و کافتریا و ڕۆستۆرانتوانە زۆر گرنگە بە تابلۆ بە پەیکەر بە سیرامیک بە فۆتۆگرافەرەکانی خۆمان بەڕازێنرێتەوە. ئێمە کۆمەڵە فۆتۆگرافەرمان هەیە لەسەر ئاستێکی زۆر باش لە فستیڤاڵ عالەمیەکانە خەڵات وەرەگرن. بۆ لە وڵاتێکە فۆتۆیەکی فۆتۆگرافەرەکەی تۆ هەڵواسرێ بەڵام لە ناو شارەکەی خۆیان شوێنێک نەبێکە فۆتۆیەکی ئەو هەڵواسرێت. بەمان شێوە بۆ تابلۆکان کاتێک کە سەفەری هەر وڵاتێکەکەی هەموو ڕاڕەوەکانی ناو وتێلەکە ناو ژووری وتێلەکان هەمووی تابلۆی تایە. لێرەش تابلۆ هەیە بەڵام هەمووی ڕاکێشراوە بە شێوەیەکی زۆر ناتەندروست هەڵواسراوە یاخود هەلەی نییە. ئەمە پێستی بە بڕیارێکە کابێ بەڕاستی هەم هەمانگیەک لە نێوان وەزارەتی گەشت و گوزار و وەزارەتی ڕۆشنبیریە هەبێت کە ئەمە بێ بڕیارێکی بێت و ببێتە کللتور. زۆر ڕاستە. گەلەریەکە کەی ئەکرێتەوە و نزیکترین چالاکیش کە تیان نمایشەکرێت چییە؟ هیوادارم توانین بۆ سەرەتای مانگی سێ ئامادەی بکەین کۆمەڵک تابلۆ لەمان کاتە بڵێن کۆمەڵک پێکەر و سیرامیکیشی تیان نمایشەکرێت، بەڵام تا ئێستا ناتوان بەڵام ژمارەی هونەرمەندەکانت پێ بڵێم چونکە لە ئێستا خەریکی دروستکردنەکەین. هیوادارم تا بکاتە بتوانین هەموو شتەکان ئامادەکاری بکەین. یەک شت ماوەگەر مەجال هەبێت یەکێک لەو بابەتانی کە زۆر گرنگی پێیە چاپکردنی کتێبی شێوەکاریە. بۆ ئەم ساڵ ئێمە سێ کتێبمان هەیە کە هەرسێکی زۆر تایبەتن بە هونەر کە بۆ تەلەبە لە ناو پەیمانگا و زانکۆکان زۆر گرنگە. یەکیان تایبەتە بە ڕەنگ چۆن ڕەنگەکان تێکەڵاوەکەی بە ناوی ڕەنگسازیە. دوو کتێبیشمان هەیە لەسەر سیرامیکە لەو کاتێک کە قوڕەکەیە هەتاکە و کاتی کە ئەبێتە سیرامیک بە قۆناغە جیاوازەکانیوانێ هەمووی کۆکراوەتەوانێ و تازەترین کتێبە کە لە ئەڵمانیا تەرجەمە کراوە لەلایەن ڕزگار سعیدی برامەوە هەم دیزاین و هەم تەرجەمەکەش کراوە. دوو کتێبە تا ئێستا کێمە هیچ کتێبێکمان نیە لەسەر سیرامیک بە کوردی هەبێت. دەستەکانت خۆش بێ زۆر بەڕێز بەختیار سای بەڕێوەبەری ناوەندی حەوت ڕەنگە سوپاس دەکەم کەم ئێوارە لەگەڵم بووی.